ئەم کاتتان باش قسەکردن لەسەر بارودۆخی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو یەکێک لە حیزبە گەورەکانی کوردستان قسە و باسی زۆر هەڵدەگرێت. باشترین ڕێگە بۆ ناسینی ئەو بارودۆخی کە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستانی تێدایە ئەوەیە کە گوێ لە کادرە دێرینەکانی ئەو حیزبە بگرین. میوانی ئەمەڵقەی بەرنامەی بەڕاشکاوی یەکێک لە کادرە دێرینەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە ساڵانێکی زۆر بۆ حیزبەوە ماندوو بوو، ساڵانێکی زۆر خەباتی شاخ و شاری پێکەوە گرێداوە. ئەو کادرەی بۆ یەکەمین سەرۆکی ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان، ئەو ئەنجومەنەی کەوەکو نیمچە پەرلەمانێک بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لە کۆنگرەی دووی ئەو حیزبەوە بڕیاردرادا بمەزرێت، بەڵام تا ئەو پلنیۆمەی کە لە پێش کۆنگرەی سێ حیزبەکەدا گرێدرا ئەم ئەنجومەنە لەدایک نەبوو. پاش لەدایک بوونیشی ئومێدێکی زۆر لەسەر ئەم ئەنجومەنە هەڵچەندرا کە بتوانێت بارودۆخی یەکێتی نیشتیمانی کوردستان بە ئاراستەیەکی جیاوازترا بەرێت لەوەی کە ئێستا تێدایە. دوجار دەرکەوت ئەم ئەنجومەنە کاریگەریەکی ئەو تۆی نەبوو، نەیتوانی ڕێچکە و ڕێگای حیزب بۆ ئاڕاستەیەدا بگۆڕێت کە خۆی کردبووە ئامانج. لەمپەرەکانی بەردەم کارەکانی ئەنجومەنی ناوەند چی بوو؟ ئەنجومەنی ناوەند بۆ نەیتوانێ و ئومێدە بێت کە زۆرێک لە کادرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئومێدیان لەسەر هەڵچنی بوو. ئەو پرسیاران و چەندین پرسیاری تریش لاڵقەی ئەم جارەی بەرنامەی بەڕاشکاویدا ئاڕاستێ بەڕێز بەکر حاجی سەفەر یەکەمین سەرۆکی ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەین و ڕاشکاوانە وەڵامانەداتەوە. کاک بەکر بەخێر بیت بۆ بەرنامەی بەڕاشکاوی. سپاس بۆ تۆ. کاک بەکر پێم خۆشە لە بارودۆخی ئێستای یەکێتی نیشتیمانی کوردستانەوە دەست پێ بکەین. یەکێتی لە سەرەتای دروستبوونیەوە حیزبێکی بەرەیی، حیزبێکی گەورە، حیزبێک کە چەندین ئاڕاستی جیاوازی لە خۆیان کۆ کردبەوە، حیزبێک کە شۆڕشی نوێی دەست پێ کردەوە. ئێستا بارودۆخی و حیزبە چۆن نەبینیت؟ زۆر کەس پێیان وایە کە بارودۆخی یەکێتی لە ئێستادا باش نییە، یەکێتی بەرەو پاشەکشەیەکی زۆر ڕۆشتووە. ئایا هۆکارەکانی ئەم پاشەکشەیە چییە؟ تەنها جیاببوونەوەی بزوتنەوەی گۆڕانە لە یەکێتی نیشتیمانی کوردستان، یان هەر ئەدای حیزبەکە خۆی وای کردووە، یان هەر بارودۆخی مۆزوعی وایە کە حیزبەتی بەرەو دووە گەڕاوەتەوە؟ وەڵام من سپاسانەکەم، حەزەکەم ئەم جوابە تۆزێ بە تەفسیلتر بەمەوە لەوەی کە پرسیارەکە لێکردم لەسەر لێدوانەکەی پێشکەشکردنی بەرنامەکە کە بارودۆخی یەکێتی نیشتیمانی کوردستان کە یەکێکە لە حیزبە کاریگەرەکانی ناوساحی کوردستان و تاریخەوەی ئیسپات کردووە، پرسیار لە کادرە کاریگەرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەن کە بەکری حاجی سەفەرێکێکە لەو کادرانە. من وەزی ناویەکێتی نیشتیمانی کوردستان ئەزانم، بەڵام شەر نییە هەموو دید و بۆچوونەکانی ناویەکێتی نیشتیمانی کوردستان، هەموو چاکە و خراپەکانی ناویەکێتی نیشتیمانی کوردستان، هەموو ئەو هەنگاوانەی لە ناویەکێتی نیشتیمانی کوردستان ئەنراون و لەمە دوژەندێ بە تەنیا بەڕێی چەند کەسێکی و من یا چەند کەسێکی وەکو من ئەوە دروست بێ. من ڕێیەکانی خۆم بازەکەم کە ڕەنگە ڕێی جیاواز لە ناویەکێتی نیشتیمانی کوردستانە هەبێ کە شتێکی زۆر تەبێهی و کاتی دروستبوونی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ئێمە وەکو حیزبێک دروست نەبووین، چەند حیزبێک چەند ڕێکخراوێت لە ناویەکێتی نیشتیمانی کوردستانە هەبوو. تەبیعەتی ئەو ڕێکخرا و حیزبانش کە ناویەکێتی نیشتیمانی کوردستان نابوون وەکو کۆمەڵا، وەکو زەحمت، وەکو شۆڕش دێڕان بزوتنەوەی ئەو سەردەمانە، وەکو خەتی گشتی دیارە فکر و بیر واوەڕی جیاوازی جیاوازمان هەبوو، کاری جیاوازی ڕەنگی ئەداوە لە ناویەکێتی نیشتیمانی کوردستانە، هەتاکو یەکێتی نیشتیمانی کوردستان لە ساڵی 92 لە مۆتەبەریەکە هەموو ڕێکخراوەکانی ناویەکێتی نیشتیمانی کوردستان هەستیان بەوە کرد کە ئەمڕۆ لە ناویەکێتی نیشتیمانی کوردستانە پێویستی ئەدایەکمان هەبێت و بوو بە حیزبێک و بەرنامەی حیزبێکی تایبەتیدانە. ئەو وەزعانشی کە ئیسا لە ناویەکێتی نیشتیمانی کوردستانە هەیە، ئەوە وەزعێکە کە ئەو هەلومەرجە ئێستا لە کوردستانە هەیە لە ناویەکێتی و لە ناو حیزبەکانی تریشا دروستی کردووە. من بەڕاشکایی بڵێم هەولی شەریفانە، هەولی دەسۆزانە زۆر زۆر لە ناو ڕیزەکانی یەکێتیە و کاری باشەکرد ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە، بەڵام هەلومەرجێکی ئاوە بیر و باوەڕی جیاواز ناویەکێتی نیشتیمانی کوردستانە ئەو هەموو پەرۆشی کە لە ناو خەڵکە هەیە وای کردووە کە لە ناو یەکێتی و لە ناو حیزبەکانی تریشا
وەکو چۆن بیر و باوەڕی زۆر باشەیە پێچەوانەکەشی هەبێ ئەوەشە بێ کە هەندێک کەس بۆ مەساحەتی خۆی بیانوێ وەزەکە بەڕێوە ببەن و لەم هەلومەرجە و ڕەنگە لە هەموو هەلومەرجەکانی تریشە وای لێ نایە کە یەکێتی نیشتیمانی کوردستان یا من لە هەر حیزبێکی تریشا بم هەموو ئاراستەکان بۆ وابێ کە من چۆن حەزەکەم ئاوا هەڵسوزێ ئەوە قەت ممکن نابێ بەڵام من سەر لە ڕای ئەوەی کە ئێستا لە ڕووی سایکۆلۆجیەوە من ڕاشکاوانی بڵێم دەروون و فراوان نییە بەڕاستی زۆر لە ئەزمەیەکی فکری گەورە ئەزمەی ناو حیزبەکەم ئەزمەی شخصی خۆم من ئێستا کە هاتووم بۆ ئەم مقابلەیە بەداخۆی ڕێم چاوەڕێم ئەوەی کە من هەموو ژیانی خۆم لەگەڵ ئاستەر کردووە خێزانەکەمە ڕەنگە ئەگەر مەگەر مەرگ بواری بە ئەگیا تا ئەگەڕێمە ماڵەوە ڕەنگە نتوانێ بژی بەڕاستی ئەوە من حەزکەم و حەز نەکەم کاریگەری انشاءالله سلامەتە بێ کاک بەکرد بە لەسەر پرسیارەکەمان هەڵوەستە بکەین یعنی ڕاستە ئەوەی کە تۆ ئیڵیت بۆ چوونی شخصی خۆتە بەڵام تۆ شوێن و پێگی تۆ لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە شوێنێکی قیادیە سەرکەوتنی ئەم حیزبەیان شکستی ئەم حیزبە ئەکەوێت دەسە قیادەکەی بمانوێ نەمانوێ مێژوو لەسەر و قیادەیە نووسێ ئەمە بەدەست ئێمە نییە ئەمە مێژووی نووسێ یعنی تۆ لە وردەکاریەکانی ناو یەکێتی نیشتیمانی کوردستان ئاگاداری بۆ پێی کە پێگەیەکی قیادیت هەیە پرسیارەکەی من ئەوە بوو کە ئێوە خۆتان وەکو قیادەی یەکێتی نیشتیمانی کوردستان بارودۆخی حیزبەکەتان چۆنە بینن ئێستا؟ من لە ڕۆژی هاتنە دەرەوەم لە ساڵی 76 بۆ ناو هێزی پێشمەرگە کە لەوە پێش من یەکێتی بووم و پێش ئەوەش کۆمەڵە بووم کە هاتمە دەرەوە هەروەکو مەسئولێک هاتمە دەرەوە لە ناو پێنجێن کە هاتمە دەرەوە و بە گردێک کا سەرکەوتم لە پشت ماڵی خۆمانەوە کە پێنجێن گۆیژەکەی پێڵێن هەموو پێنجێن دیارە ڕووم کرد لە پێنجێن و وتم وعد بێ پێنجێن من ئەچم بۆ پێشمەرگایەتی نازانم چارە نووسم چۆنە بێ بیست بۆ 11 نیوەڕۆ 38 ساڵی 1970 بوو وتم ئەچم بۆ پێشمەرگایەتی وعد بێ ئەوەی کە لە بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستانە نووسراوە پێشتریش لە بەرنامەی کۆمەڵایان نووسرا بوو قەنەعاتم پێی بوو بە گوێرەی ئەوانە ئیشکەم و تەنیا مەبەستمەوەیە کە بتوانم خزمەتی ئەم شۆڕشەی ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناچاریە و دژایەتی بەعزەکە لە تێنەگەیشتنی بەعز بۆ وەزە سیاسیەکان و خۆسەپاندنی بەعز وای کردووە کە کورد دەزباتە چەک بۆ ئەوە ئاچم چیم پێکرێ بیکەم لەو وەختەوە کە من هاتووم من لە بواری سەرکردایەتی ئەوانە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بووم لە 1970ەوە لە 1970ەوە سەرکردایەتی کۆمەڵە بووم چەندین دەورم بینیوە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە مەسئولی لەخەیەکی یەکێتی بووم مەسئولی هەرێمی سێ یەکێتی بووم مەسئولی مەڵبەندی یەکێتی بووم کە ئەوسا مەڵبەندی یەکێتی لە هەموو شارباژە ڕووشارە زۆر و پێنجێن و هەڵەبجە و قەلاق و گەرمیانەوە هەتاکو و خانەخین بوو دەجێگەی حەوەشت بەربردنی ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان بوو چالاکانەژی شوکارەکان هەڵسوڕێنان ئەو من هەر بەو نەوعان ئیژەکەم لەبەرەوە من هەم شارزایم هەیە لە ئیشکردنی ناو یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو بارودۆخەکانی شەڵسنگێن ئەوەی کە لە بەرنامە ئێمە هەیە ئەمانوێ جێبەجێ بکەن لە ڕۆژێکی ئاوا چەند سەرکردایەتیمان هەیە ئەگەر 50 کەس بن سەرکردایەتەکان 100 کەس بن سەرکردایەتیەکان عەقلیەت و بۆچوون و دید و تەحەمودیان بەقەی مام جەلادیش بێ بەقەی جەنابی سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بێ ئێستا لە هەلومەرجێکی ئاوا ناتوانین هەموو هەدەفەکانی خۆمان وەکو ئەمانوێ بیپێکین کێشەیەتە پێشەوە شڕڕوەدا بەڵام پێویستە سەرکردەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان یا لە هەر حێزبێکی تراکی کێشە هەبێ لە مەساوی ئەوە بن بتوانن ڕوبەڕووی ئەو کێشانە کەواتە ئێستا لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە کێشە هەیە من تەنیا ئەو نەئەڵێم نەک لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە هەر حیزبێک لە هەلومەرجێکی وەکو ئەمەی ئێستا کە کوردستان و عێراق پڕە لە قەیران دەم هەلومەرجە بێتە پێشەوە ئیشکەن هەر هەمیان خەڵکی پسپۆڕ و شارەزابن ئێشتا ناتوانن بێ کێشە و بێ قەیران ناو حیزبەکانیانە ئیدارە بکەن
یەکێتی نیشتیمانی کوردستانیش دەوە بە دەرنیە بەڕاستی باشە بەڵام یەکێتی حزبێکی بەرەیی ئەو هەموو بۆچوون و تیارە جیاوازی لە ناوخۆی کۆ کردبووە لە سەردەمی شاخە لە بەردەم شەڕی ناوخۆیان بوو لە بەردەم شەڕی دەوڵەتەکان نبوو بۆ قیادەکەی ئیتوانی ئیداری یەکێتی نیشتیمانی کوردستان بکە و کێشەیتیان نەبێ بۆ ئێستا کێشەیتیان لەگەڵەوەی کێشێتی سا حیزبی فەرمانڕەوایە و سەرۆک و سامانی لە بەردەسایە و دەسەڵاتی هەیە و گەورەتر بوو سکرتێرەکەی سەرۆک کۆماری عێراق و ئەو سەردەمانی کە لە شاق بووین کێشە هەبوو لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە و لە ناو هەموو حیزبەکانی ترە ئێمە لە هەلومەرجێکی ئاڵۆزە هاتیینە سەر ئیشکردن هەلومەرجەکانە بوو کە وڵاتێکی دیموکراتیە بین و هەمومان دە مەفهومی ئەو وڵاتە تێگەیشت بووین و ئاشتی خوازانە ئیشمان کرد بێنا لە هەلومەرجێکە هاتیینە سەر ئیشکردن کە بەعزێ ویست کوردستان کا بە عەربستان کورد کا بە عەرب نەمێنێ لەو وەختانە ئێمە هەموو هەستمان بەوە کرد کە بەعز چۆن و کە پێویستە ئێمە چۆن هەنگاو بنین لەبەرەوە ئەو سەردەمانە دڵسۆزیەکان بە تەنگەوە هاتن زیاتر بوون لەوەی کە ئێستا بەڕاستی ئێستا هەیە من کادرێکی وەکو من قەت بە خەیاڵ بە نەیە هات پارەم پێ بیا پارەم پێ نەبێ من هەست بکەم مناڵەکانم لە سزنن پێویستیان بەوە من نە ئەمتوانی هاوکاریان بکەم لە پێویستیان بە هاوکاری من بووە ڕەفیقەکانی تریشمان هەموو پێشمەرگەکان بۆ نوعبیریان کردوێتەوە بەڵام ئێستا هاتوین سر وەزێک کە پێویستمان بە ئیمتیازات هەیە پێویستمان بە ژیانی تازە هەیە من ئێستا جارجار وەکو جاران هەنگاوە نێم کە لە دەستگایە کاریژەکە مەڵێن با مەسرفەکانمان کەم بێ هەنێ برادەر پێ مەڵێن کاک بەکرد وا ئەزانێ ئێستاش 76 من ئەزانم کە ئێستا 76 دیە ئەزانم هەلومەرج گۆڕاوە ئەزانم ئێستا بیرکردنەوەی تازە هەیە ئوسلوبی ئیشکردنمان نەبێت تازەتر بێ بەڵام دڵسۆزی و ئیخلاص بۆ ئەو پەیڕەوەی کە هەمانە مەفرۆزەوەکو 76 بیری بکەینەوە ئیسا پەیڕەوێک دادانرێت کە لە 76 دامان ناوە پەیڕەوێک داهاندرێت کە گونجاو بێ لەگەڵ ئەم سەردەما لەگەڵ ئەم هەلومەرجی کە ئێستا تایە هەین بەڵام ئەو پەیڕەوەی کە ئێمە دامان ناوە من ئەوەش سەیتی دەکەمەوە کە لە سەراسەر بە هیچ کەسێک ئەو پەیڕەوەکو خۆی جێبەجێ نابێ بەڵام ئەو کەم جێبەجێ بوونە نابێ بکەین بەوەی کە هەریەکە بۆ خۆی هەوڵ بە هەریەکە تەکەتل بازی بکە هەریەکە جەماعەتی بۆ خۆی دروست بکە هەریەکە خانوویەکی هەیە بیکا بە دۆخان و هەریەکە خۆی و کوڕەکەی و حیمایەکەی و چیەکەی ئەبێ ئەوانە مەسئول بن ئەبێ ئەوانە ئەنوا وەشقال مۆنیکای جام ڕەش بە دوایانەوە بێنە نابێ وابین کار بە دڵنیاییەوە لە هەموو شوێنەکە چاکزادیەتی پێشەوە بە دڵنیایی و ئەو گۆڕان کاریانەی کە ئێستا هەیە ئێمە و هەموو خەڵکی تریشەگرێتەوە بەڵام حەزەکەم داوای لێبوردنەکەم حەزەکەم لەوە دڵنیابی کە لە ناوێکێتی نیشتیمانی کوردستانە هەوڵی دڵسۆزانە زۆر هەیە لە ناو سەرکردایەتێکە یەکێتی نیشتیمانی کوردستانە حەز بە مەسئولیەتکردنی زۆر هەیە بەڵام ئەو پەنجانە ژۆکو یەکوانین زۆر باشە کاک بکە قسەکەی ئێمە لەسەر ئەوەیەکەم ڕاستە ڕەنگە وەکو تۆڵی لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵی دڵسۆزانە هەبێ بەڵام تا چەند ئەو هەوڵانە کاریگەریان بەسەر حیزبەکەەوە هەیە پرسیارەکە ئەمەیە ئەو هەوڵانە ئەگەر کاریگەریان بەسەر حیزبەکەەوە نەبووە ئێستا حیزبەکە لە دەبوو ئەو هەوڵانە کاریگەری بەڵام ببوورە ینی بەڵام جیاببوونەوەی بزوتنەوەی گۆڕان بزوتنەوەیش ئاوا گەورە کە بەجیات چۆنە و هەڵبژاردنەوە 25 کورسی هێنا و ئەتوانین بڵین ئەگەر هەڵبژاردننی عێراق بکەین بە پێوەەر بزوتنەوەی گۆڕان هێزی دووەمە ئەمە واقع ئەوان لەسەر تاسەری هەرێمە هەش کورسیان بەدەستێناوە یەکێتی نیشتیمانی کوردستان 6 بەدەستێناوە ئەمە بەز نییە بۆی کە ئەو حیزبە لەت بووە ئەوە هۆکارێکە یەکێتی چەند دەدبوونێکی تری بەخۆیەوە بینیوە لە شاخیش جابوونەوەی بزوتنەوەی گۆڕان لەگەڵ هەموو احترامێکما بۆیان کاریگەری لەسەر تەنیا یەکێتی نەبوو لەسەر حەرەکەی کوردیشە بوو بزوتنەوەی گۆڕان جیابووەوە بەداخەوەی ئەڵێم ئەوانە هەموو ڕەفیقی ئێمەن تیانە هەیە نەکرد ڕەفیقی ئێمە مەسئولی ئێمە بووە بە گوێمان کردووە تەوجیهی کردوین شتی لێوە فێر بووین بەڵام ئەو جابوونەوەی بزوتنەوەی گۆڕان ئەگەر نەوێکی تر بیری لێ بکرایەتەوە بزوتنەوەی گۆڕان واتە سەور کە 500 کادری لەگەڵ خۆی بردووە 1000 کادری لە خۆی بردووە
لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە تەنیا ئەو مەجموعە کادرە دەستەسۆزەکان و لەوانە نەبوون کاس بە مەسئولیت دەکەن خەڵکی تر زۆر بوون ناوێکێتی نیشتیمانی کوردستانەکە هەستیان بە مەسئولیت دەکرد و ئەشیانزانی ئێمە ناتەواویمان هەیە ئەمانزانی کە هەنێ ئوسلوب هەیە لە ناو ئێمە پێویستە گۆڕانکاریەکی تیا بکەین ئێمە لەگەڵ بەڕێز کاگنەوشیوانە من بە شخصی قسەم کردووە کەوتومە تۆ 500 کەسی لەگەڵ 1000 کەسی لەگەڵ هاتوویتە دێرە گۆڕان دروزەکەی یاخۆتان ناوەڕی فۆرم نازانم چی ئەگەر لە ناوێکێتیە ئەم هەنگاوانە بنین تۆ لە جیاتی 1000 کەسەکە لە جیاتی 500 کەسەکە سی ئەوە خەڵکی لەگەڵە بێ کە داوای چاکسازی بکەن سی ئەوە خەڵکی لەگەڵە بێ کە لەو کادرانن کە ئێستا تۆ خۆش دەوێن و قەناعەتی پێیان هەیە کە ئەمانە دڵسۆزانە ئیژەکەن و هیچ جۆرە مەقسەدێکیان نییە ئیلا ئەوە نبێ یەکێتی وا بخەنەگەر کە خزمەتی ئەم میلەتە بکات لەبەرەوە ئێمە بە هەمومانەوەمان توانی ئەمەیان بکەین بەداخەوە گۆڕانەوەیان نەکرد ئەو هەش کورسەی کە گۆڕان هەیەی هێناوێتی لەگەڵ ئەوواکەیەکێتی هێناوێتی شەشە لە پەرلەمانی عێراقا بوو بە چواردە کورسی حسابی زیاتر بۆ ئەکرا ئێستا هەرێکیان بنەوەیەکن بەداخەوە من بەداخەوە هێڵێم زۆر بەداخەوە هێڵێم من یەکێکم لەوانەیە کە زۆر قەنەعەتم بە گۆڕانکاری هەیە زۆر قەنەعەتم بەوە هەیە هەچی شتێکە ئێمە بیڵێن ڕەنگەوانە بێ زۆر قەنەعەتم بەوە هەیە کە ئەبێ بەرامبەرەکەت بخوێنیتەوە زۆر قەنەعەتم بەوە هەیە کە لە ئیشکردنە زۆر جاوار یەکەوێ هەلوو مەرجەکوا دەتووەکە دەستی خراپیش بکەوێتە ناو ئیشکردنەکانەوە بەڵامەوە بە کۆمەتی هەموو لایەکەوە بمان کردایە نەوەزی کوردستان ئێستا ئاوای لێهات نەوەزی یەکێتی نیشتیمانی کوردستان ئاوای لێهات یەکێتی چەند ئیشی باش کاکەتی مەجموعەیە لە کەمینان داوای ئەوە ئەکەن کە عیبەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان غەڵەتەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ناتەواویەکانی گەورە بکەن و وا بکەن کە سەرۆدەکانیشی پێبشۆنەوە یەکێتی ئێمە ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ گۆڕانی شەوەمان توانی خزمەتێکی زۆر گەورەتی باشە بەڵام بۆ خزمەتە نەکرایانی خۆ پێش دروستبوونی بزوتنەوەی گۆڕان باڵێکی ئاشکرا لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان نبوو کە داوای ڕیفۆرمێ کرد ئێوە بۆ هاوکاریتان نەگریا قیادی یەکێتی بۆ هاوکاری نەکرد کەم باڵا جانبنەوە بزوتنەوەی گۆڕان دروست بکەن ئەو ڕیفۆرمەی کە داوایەکان لە ناو یەکێتیان سەر بگرەوە یەکێتی وەکو تۆڵی ئاوای لێ نێت یەکێتی لەسەر وەزعی خۆی ماوەتەوە یەکێتی وەزعێکی هەیە مەشاکیدیش دەبێ من لە پێشا باسم کرد لە هەلومەرجێکیەوە لە هەموو هەلومەرجێکی چەند ئارامیش بێ کە حیزبێکیشی کرد هەنێ مەشاکیل وشتیوە هەر دوور دەبێ مەشاکیل بۆ ئەوانە دروست نابێت کە هیچ ناکەن لە ماڵی خۆیانە دانیشتنگە کە تۆ ئیشێکە کرد هەموو ئیشەکانی خۆت بەدڵتە ڕنگ من بەدڵ منە بێ ڕێیەکی ترم دەسەرەوە بێ بە تایبەتی دەم هەلومەرجا کە ئێستا خەڵکەم و بە ئاگایە کەناڵی ئەعلامەکان هەرم و بەڵێن بڵاو کردوتەوە خەریکی خۆ پێگەیاندنە ئەمانە هەر هەمووی ئاوایە بەڵام ئەوەی کە داوای ڕیفۆرم ناوێکێتی نیشتیمانی کوردستانە کراوە ئێساش داواکردێ داوای گۆڕانکاری ناوێکێتی نیشتیمانی کوردستانە کراوە ئێساشدا داواکرێ بەڵام هەموو خەڵکەکان لەناو گۆڕانیش ئەوایە هەموو خەڵکەکان ڕێیان وەکو یەکوانیە هەموو سەرکردەکان ڕێیان وەکو یەکوانی هەرکە دید و بۆچوونی خۆی هەیە ئەمە یەک دووەمیشان ڕەنگە هەنێ بەساڵی شتیوا بێتە پێشەوە کە تاریخی هەموو حیزبەکانی دنیا بخێنەوە زۆر سەرکردی گەورە وای لێ هاتووە کە لە دوایە دەی پەشیمان بوون و دوای وای کردوە زەری لە حیزبەکەی خۆیاوە ئێمە لەو نەریتە گەورانەی دنیا و تاریخ بێبەش نین بەڵێ کاک بەکرد لەم ماوەیە کۆمەڵێک زانیاری جیان کردنەوە میدیاکانەوە بەشێک لەو زانیارانە ئاماژە بۆیان کە دکتۆر بەرهەم ساڵح و کۆسەڵ ڕەسوڵ کردوشیان جێگری سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستانن ئاماژەیان بۆ داوە کە ئەم سەرکردایەتی ئێستای یەکێتی نیشتیمانی کوردستان پێویستی بە گۆڕانکاریە لە برەوەی ناتوانێت لەگە بارودۆخەکە هەڵبکە و هیچێتی بەڕێوە بێت تۆڵیشی لەم بارەیەوە من لە ئەعلامە هەنێشتم بینیوە بەو چڕ و پڕێنە دا بچۆ شانە بە شانە ڕێکخراو بە ڕێکخراوی ناوێکێتی نیشتیمانی کوردستان پرسیاریان لێ بکە هەر هەموو حەز بەواکەن کە یەکێتی دەم بارودۆخی کە ئێستاە هەیە پێشکەوتوتر بێ
مەسئولی کۆمیتەیەک لە شوێنێکا دانراوە حەزەکەنەوە مەسئولی کۆمیتە بە تەواوەتی هەست بە مەسئولیەتەکانی خۆی کاکرد نەیکرد ئەولا ببەن تۆ لە شوێنەکەی دابنێن گۆڕانکاری لە هەموو حیزبەکانە لە هەموو دنیا لە حکوومەتە واقعەکە کە خزمەتی ئەو حیزبەیەکە بەڵام ئەو گۆڕانکاریانی کاکرێ لەسەر تەکەتل و تەکەتولبازی و ئەوانە نەبێ لەسەر دەستەگەری و ئەوانە نەبێ لە پێناوی مەسلحەتی ئەو حیزبە بێ ئەو حکوومەتە بێ کاکرێ ئێمە باسی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەین یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو هەموو ئەرک و مەسئولیەتە گەورانی کە لەسەر شانیەتی ڕەنگە هەموو کەسەکان هەموو مەسئولەکان لە مستەوایەوە نەبن هەموو باش تێنەگەن کە ئەو مەوزوعانە چۆن نییە لەبەرەوە گۆڕانکاری لە ئیش و کارەکانە لە لێپرساوەتیە حتا لە موتەمەرە لە منهەجەکەشیا لە نظامی داخلی حیزبەکەشیا هەمووی پێمادەم ئەم دنیاە لە ڕێگەی خۆی جامد نییە لەوە ساوە بەرەو پێشەوە ڕوا مەفروزە و حیزبانش بە تایبەتی حیزبێکی بەرەو گۆڕانکاری متفقین لەسەرەوەی کە گۆڕانکاری لەنەوە هەموو حیزبەکە پێویستە ئەمە کێشێکی منتهیە تاو بەڵام سەرکردایەتی عادەتەن لە کۆنگرە ئاگۆڕێ تۆ پێ دوایە ئەم سەرکردایەتی ئێستای یەکێتی نیشتیمانی کوردستان چ سەرکردایەتی و چ مەکتەبی سیاسی لەو ئاسایانین کە یەکێتی بەڕێوەبەرن لە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە سەرکردایەکەی 10 کەس و 15 کەس نییە سەرکردایەتەکەی 45 کەسە لەناو 45 کەسا کاری زۆر دێوەشاویتیایە سەرکردەی زۆر کارایتیایە زۆر بە تەجروبەیتیایە زۆر سەرکردەی وایتیایە کە بیری باشەکاتەوە لەگەڵ ئەم سەردەما لەگەڵ ئەم هەلوو مەرجە گونجێ سەرکردەی زۆری تایە کە هەموو ئیشەکانیان لە پێناوی مەسلحەتی یەکێتی نیشتیمانی کوردستانایە بەڵام بەداخەوە سەرکردشی تایە کە لە ئاستی مەسئولیەتان نەبێت باش ئەگەر سەرکردایەتێکە ئاوا بێ وەکەوە بێ کە تۆ باسێکێت و لێ ڕازیت ئەی بوو هەردوو جێگری سکرتێری گشتی داوای گۆڕانکاری بکەن و پیان وابێ کە پێویستە ئەم سەرکردایەتیە بگۆڕێ من لە ئادای هەموو یەکە بە یەکە ئەندامانی سەرکردایەتی دا هەمووی ڕازی نیم من ئەڵێم زۆربەی هەر زۆری ئەو سەرکردایەتیانی کە ئێستا هەندەوانن کە بۆ خزمەتکردنی کورد و بۆ خزمەتکردنی یەکێتی کە یەکێتی خزمەتی کوردەکە من دا کەناڵێکی وەکو تەلەڤیزیۆنەوە باس لەوە ناکەم کە هەموو سەرکردەکانی یەکێتی نیشتیمانی کوردستاندا ئاستی مەسئولیەتان بە تەرکیتیایە هەیە من بیش لەم خەڵک بڕوان پێ ناکە بەڵام زۆربەی ئەو سەرکردایەتیانە ئاوان کە هاتوون بۆ خزمەتی میلەتەکەیان لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە و لە مۆتەمەرەکانیشدا دائیمە قەرار لەوە ئەدەی ئەو سەرکردایەتیە ئەو نێر کامیان هەڵبژێرنەوەی کە تازە بچێتە پێشەوە کامیان وەدابندرێ ئەوە قەرارێکە لە مۆتەمەراتوان دێ و قەرارانە بگرێ بە دڵنیاییەوە لە مۆتەمەری داهاتووی یەکێتیە ئەو سەرکردایەتیانە خۆ تاپیان نەکردووە بە دڵنیاییەوە ئەم مۆتەمەری کە بەسرا چەندین کەسی تازە هاتنە پێشەوە هیوا هاتە پێشەوە هەر خەڵک نێناسی ئێستا بۆ بە سەرکردایەتی و سەرکردایەتیە ڕەنگە مۆتەمەرەکانی تردەوە حەز بە مەسئولیەت زیاتر بکرێ بەڕاستی بەڵێ زۆر باشە بەبێنە سەر ئەنجومەنی ناوەند لە ماوەی ڕابردووە گۆڕانکاریکی گەورە لەناو ئەنجومەنی ناوەندا ڕوویە جەنابتان سکرتێری و ئەنجومەنە بوون لەگەڵ هەردوو جێگرەکەتان لەسەر کار لابران و دەستێکی سەرۆکایەتی تازە بۆ ئەنجومەنەکە هەڵبژێرا ئەمە هۆکارەکانی ئەو گۆڕانکاریان پێ بڵێ بۆ ئێوە لادران لە شوێنەوە سەرکردایەتی تازە هەڵبژێرا کێشەکە ئەوە بوو کە سەرکردایەتیکردنی ئێوە بۆ ئەنجومەنی ناوەند لە ئاسی پێویستان نەبوو یان خیادەیەشێتی لە ئاستی ئەنجومەنی ناوەند ڕازی نەبوو بەڵام حەزەکەم وەڵامەکەت هەڵگری بۆ دوایم ناوەڕە وەڵامەکە چی بێ هەڵگری بۆ دوایم ناوەڕە ناوڕێکی کورت و دێن وڵاتە